ئەو کاتت باش بەخێرهاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 4 لە لاپەڕە 4 بابەتێکی نوێیە هەرچەندە لە وانەکانی ڕابردوو باسی خەمڵاندنم کردیە بەڵام لەو کتێبەی بابەتێکی نوێیە نووسرایە خەمڵاندن بابەتەکە پاشان لە لای دەستی ڕاست نووسرایە فێربە چۆن ئەنجامەکانی کۆکردنەوە لێدەرکردن لێکدان و دابەشکردنی ژمارە سروشتیەکان دەخەمڵێنی لێرە فێر دەبین خەمڵاندن کووە. ئەگەر تەماشای ئەو نووسینە ئێرە بکەین باسی بابەتە چییە؟ ژمارەی پێوانەیی بۆ دوورترین ماوە لە هەڵدانی دەفری فڕی و تۆمار کرا. ژمارەکە چەند بوو؟ 217 مەتر بوو، واتە گەورەترین یان درێژترین هەڵدانی دەفری فڕی و 217 مەترە. پاشان هەر یەکە لە پەیوەند 3 کەس پەیوەند بەنجین و دیلان دەفرێکی فڕیوی هەڵدا. ئایا سەرجەم واتە کۆکردنەوەی دووریەکانی هەر سێ هەڵدانەکە نزیکە لە ژمارە پێوانەیەکە یان نا؟ بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکە بدەیتەوە پێویستیت بە وەڵامی تەواو نییە کەواتە تەنیا بیخەمڵێنە. با تەماشا پارچە ڤیدیۆیەکی بچووک بکەین بۆەوەی بزانین دەفری فڕی و چییە و هەڵدانەکە کووە و کەوابوو ئەوە دەفری فڕی و دوورترین هەڵدان وەکو گوتمان 217 مەتر بوو. ئێستا ئەگەر لەو خشتەی تەماشا بکەین 3 کەس 3 منداڵ یان 3 کەس پەیوەند و لێرە پەیوەند بەنجین یان بەنگین و دیلان دەفری فری و هەڵدەدەن. پەیوەند دەفرەکەی 44 مەتر ڕۆیشت، بەنگین دەفرەکەی 49 مەتر ڕۆیشت، دیلانیش دەفرەکەی 61 مەتر ڕۆیشت. پرسیارەکە دەڵێ ئایا سەرجەمی ئەو هەرسێکیان ئەگەر کۆ بکەینەوە ئایا ئەنجامەکە نزیکە لە 217 یان نزیک نییە؟ سەرجەمەکەش دەخەمڵێنین واتە ئەو ژمارانە ئەو سێ ژمارانە نزیک دەکەینەوە پێویست ناکە لە کاتی کۆکردنەوە بە تەواوی کۆیکەینەوە هەر بە خەمڵاندن. لێرە من هەروە باسەکی ڕوونکردنەوەکی بچووک ئەگەر گریمان ئەوە 217 مەترە لێرە هەتا ئێرە 217 مەترە. پەیوەندیش کە بە دەفرەکەی هەڵدا ئەو دەفرە سۆرەئی پەیوەندیە 44 مەتر ڕۆیشت، بەنگین ئەو دەفرە زەردەئیویە 49 مەتر یان نارنجی، دیلانیش 61. ئێستا 41 و 49 و 61 نزیک دەکەینەوە لە نزیکترین دە، پاشان سەرجەمەکەی کۆ دەکەینەوە بزانین ئایا نزیکە لە 217 یان نا. 44 ئەگەر نزیکی کەینەوە نزیکی چلە،
49 زۆر نزیکی 50ە، 61 نزیکی 60ە. پاشان ئەگەر 40 کۆ 50 کۆ 60 دەکاتە 150. ئەو 150 ئایا نزیکە لە 270 یان نا؟ لە کتێبەکەی نووسرایە کە نزیک نییە، 150 نزیک 270 نییە، وەڵامەکە دەڵێ نزیک نییە. با بگەڕێینەوە لای پرسیارە لاپەڕە 4. تەماشا دەکەین لێرە 44ەکە وەکو چۆن ئەمنیش 44ەکەم هێنا نزیکم کردەوە، لێرەش نزیک کرایتەوە. 44ەکە نزیک کرایتەوە بوویتە 40. 49ەکە نزیک کرایتەوە بوویتە 50 و 61ەکەش نزیک کرایتەوە بوویتە 60. پاشان هەرسێ ژمارەکە کۆکرایتەوە وەک دەبینین بوویتە 150. ئەوجا خەمڵاندنە کە لێرە نووسرایە خەمڵاندن 150 نزیک نییە لە ژمارەی پێوانەی 270. دەڵێ نزیک نییە، 150 نزیکی 270 نییە، کەواتە سەرجەمی دووریەکان نزیک نییە. هەروەها دەتوانین نزیککردنەوە بەکاربهێنی تا سەرجەمەکان بخەمڵێنی کاتێ ژمارەکان لە یەکتر نزیک بن. لێرەش ئەگەر تەماشاکەین نووسرایە خەمڵاندن بە زیادکردن، خەمڵاندن بە کەمکردن. مەبەستی چییە؟ مەبەستی بۆ وێنە 44 کە خەمڵاندمان بووە 40 واتە کەم بووە، پێی دەڵێن خەمڵاندن بە کەمکردنەوە. ئەوە کەم بووە، کەمکردن. 49 لە کاتی خەمڵاندن بوو بە 50 واتە پێی دەڵێن خەمڵاندن بە زیادکردن. لێرە نووسرایە خەمڵاندن بە زیادکردن. ئەوە مەبەستیتی لە خەمڵاندن. هەندێک جار کە نزیک دەکەینەوە ژمارەکە زۆر دەبی پێی دەڵێن زیادکردن، هەندێک جار کەم دەبیتەوە. دوایێ ئەگەر تەماشای ئێرە بکەین نووسرایە لە بیرت بێ ڕێساکانی نزیککردنەوە، واتە هەندێک ڕێسا هەیە لە کاتی نزیککردنەوەی ژمارە دەبی لە بەرچاویان بگرین. یەکەم ڕێسا چییە؟ ئەو ڕێسایە ئەو خانەی نزیککردنەوەی بۆ دەکەیت دیاری بکە. واتە لێرە کە 44ت هەیە دەبی بزانی کامە خانەی نزیک دەکەیەوە. بێگومان لێرە 2 خانە هەیە، کامەی نزیک دەکەیەوە هەر دەبی ئەو خانەی نزیککەیەوە. خانەی دووەم کە خانەی دەیانە، ئەوە دیاریمان کرد. پاشان سەیری ڕەنووسی لای ڕاستی خانەکە بکە، واتە کە 44 نزیک دەکەینەوە دەبی تەماشایەکی ئەو چارەی لای ڕاستی بکەین. ئەوها تەماشایەکی دەکەی. ئەگەر لە 5 بچووکتر بوو ڕەنووسی خانەی نزیککردنەوەکە ناگۆڕێ، واتە لێرە ئەو چارە لە 5 کەمترە، واتە ئەو چارەکەیدی ناگۆڕێ، هەر وەکو خۆی دەینووسیەوە وەکو دەبینن لێرە. پاشان چارەکە بووە 0. دوای نووسرایە ئەگەر 5 یان زیاتر بوو، گەورەتر بوو، ڕەنووسی خانەی نزیککردنەوەکە 1 بۆ زیاد دەکرێ 1. مەبەستی ئەگەر گەورە بوو لێرە 9 گەورەیە کەوابی ئەو چارە 1 بۆ زیاد دەکرێت دەبی بە 5. ئاوها بوو بە 5. بێگومان هەمیشە ڕەنووسەکانی دەستی ڕاست هەمویان دەبنە 0. کەوابوو ئەگەر تەماشای ئەو 44ی بکەین
خەمڵاندن بە کەمکردنەوە، لێرە خەمڵاندن بە زیادکردن، لێرەش خەمڵاندن بە کەمکردنەوە، چونکە 61 بوو بووە 60. ئەوە دوو جۆری خەمڵاندن فێر بووین، بە زیادکردن یان بە کەمکردن. بێگومان خەمڵاندن لە کاتی دیش بەکاردێتن، لێرانە بۆ ئەوەی سەرجەم ببینینەوە، سەرجەمی ئەگەر ژمارەکان لە یەک نزیک بوون خەمڵاندن بەکاردێ، بۆیە ئەو ژمارەیە نزیکە لە 2000. ئەگەر خەمڵاندن بکەین بۆ ڕەنووسی یەک کەوا ڕەنووسی هەزارانە دەبیتە 2000. ئەگەر خەمڵاندن بکەین بۆ ڕەنووسی 2 کە ڕەنووسی هەزارانە ئەوەش هەر دەبیتە 2000. ئەگەر خەمڵاند بکەی بۆ ڕەنووسی یەک کە ڕەنووسی هەزارانە ئەوەش هەر دەبیتە 2000. کەوا بوو 2000 کۆیان دەکەینەوە، یان دەتوانین بنووسین 3 جاران 2000 کە دەکاتە 6000. کەواتە خەمڵاندنی سەرجەمی ئەو سێ ژمارەیە بە ئاسانی دەتوانین بڵێین کە دەکاتە 6000. بەڵام ئەگەر بە تەواوی بمانەوێ بێگومان دەبی دانیشین خانە بە خانە کۆکردنەوە بکەین. دەتوانیت نزیککردنەوە بکەیت تا جیاوازیش بخەمڵێنی، بێگومان لێرە جیاوازی هەیە لە مابینی ئەو دوو ژمارەی، هەتا بیان خەمڵێنین یەکەم جار ژمارەکان نزیک دەکەینەوە. زۆر جار دەتوانی ژمارەکە نزیک بکەیەوە بۆ 10,000 یان 1000 یان هەتا بۆ 100یش نزیکترین 100 بە هەوەسی خۆت. بە تەماشاکەین یەکەم جار ژمارەکەمان نزیک کردیتەوە بۆ نزیکترین 10,000، واتە ئەو سێی نزیک دەکەینەوە، ئەوانی دیکە هەموو دەبنە چ دەبنە 0، ئەوانە هەموو دەبنە 0 و لەبەر ئەوەی یەک ڕەنووسەکی بچووکە ئەو سێ هیچ زیاد نابی، هەروەکو خۆی بووە 30,000. دیسان ئەگەر ئەو دووەی نزیککەینەوە ڕەنووسەکانی دیکە لای ڕاست هەموو دەبنە 0 و لەبەر ئەوەی ئەو ڕەنووسە 0 ڕەنووسەکی بچووکە ئەو دووە هیچ زیاد نابی، هەر دەبیتە 20,000. ئەوجا ئێستا ئەو ژمارەیە بووە 30,000، ئەو ژمارەیە بووە 20,000، لێکیان دەردەکەین دەکات 10,000. خەمڵاندنەکە 10,000. ئەو جارەی دەتوانین نزیکترین 1000 واتە ئەو دووەی نزیککەینەوە، واتە ببورن ئەو یەکەی نزیککەینەوە، ئەو یەکە نزیکی دەکەینەوە، لەبەر ئەوەی ئەو ڕەنووسەی تەنیشتێکەکەی گەورەیە یەکەکە دەبی بە چ؟ دەبی بە 2، بووە بە 2 لێرەش ئەو سفرەی نزیک دەکەینەوە، لەبەر ئەوەی ئەو نۆی تەنیشتی ڕەنووسەکی گەورەیە، ئەو سفرە دەبی بە 1 لێرانە، کەواتە ژمارەکە بووە 32,000 و 21,000 کە لێکیان دەردەکەین دەکا 11,000. خوێندکار دەتوانێت یەک لەو ڕێگایانە هەڵبژێری نزیکی کاتەوە 10,000 یان 1000 ئەگەر هیچ نەنووسرا بوو بە کەیفی خۆت بە دڵی خۆت نزیککردنەوەک ئەنجام دەدەی، هەردووچیان هەر باشن، هەر شیاون، هەر گونجاون.